خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. سلام ورحمة میهرەبانی خوای گەورەتان لەسەر بێت ئازیزان خۆشەویستان. بەئیزنی خوای پەروەردگار لە لایڤی ئەو شەوماندا هەندێک باسی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت دەکەین بە 5 هەنگاوی کردەیی و عەمەلی بەئیزنی خوای پەروەردگار بۆ ئەو کەسانەی کە زۆربەی خەڵکی دەپرسێت دڵتەنگی و خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیان و ناڕەحەتیەکانی ژیان ئینسان چۆن دڵی ئارام بێت و ڕزگاری بێت و بە جۆرێک لە جۆرەکان بتوانین چارەسەری ئەو دڵتەنگی و خەم و خەفەتەی خۆی بکات. بەئیزنی خوای پەروەردگار دوای بابەتەکە و باسکردنی بابەتەکەی دواتر دێنە سەر وەڵامدانەوەی پرسیارەکان بەئیزنی خوای گەورە تاوەکو بابەتەکەی باز دەکەین سەبرێک بگرن دواتر وەڵامی پرسیارەکان دەدەینەوە بەئیزنی خوای گەورە. چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت بە 5 هەنگاوی کردەیی بە ئیزنی خوای پەروەردگار. یەکەم شت بۆ چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەتی ئینسان ئەوەیە کە ئینسان بیر بکاتەوە ئەگەر خەفەت خۆی بۆ ئەو شتێک کە خەفەتی بۆ دەخۆی ئایا هیچ لە کێشەکەت چارەسەر دەبێت یاخود تەنها دڵ و دەرونی خۆت ئەزیێت دەدەی و لە واقیعدا هیچ شتێک ناگۆڕێت. خەسارەتمەندی ئینسان لەوەدایە کاتێک کە تۆ بۆ شتێکی گچکە خەفەت دەخۆی ئەو شتێک کە خەفەتی بۆ دەخۆی زەرەری خەفەتەکەت زۆر زیاترە لەوەی کە تۆ خەفەتی بۆ دەخۆی جاری شتێکی زۆر گچکەیە بەڵام ئەو کەسە کوردەواری دەڵێ قۆڵی لە کەرەسی دەرهی ناون پێی وایە کۆتایی دنیاە و کۆتایی ژیانە و پێی وایە جارێکی دیکە ژیانی بۆ ناگەڕێتەوە زۆر خۆی خەفەتبار دەکات کە زەرور زیانی ئەو خەفەتباری و ئەو خەم و خەفەتە کە گوتراوە خەم و خەفەت ئینسان دەباتە ناو قەبر هێندە کاریگەرە لەسەر دڵ و دەروون و جەستە ئینسان ئەو کەسە بەهۆی شتێکی گچکەوە زیان و زەرێکی زۆر گەورە لە خۆی دەدات و خەم و خەفەتێکی وای بۆ دەخوا کوردەواری دەڵێ گۆبکی گەورەترە لە کوڵاوی. لەبەرەوە یەکەم شت بیر بکەوە ئەوەی کە خەم و خەفەتی بۆ دەخۆی ئایا شیاوی ئەوەیە خۆت ئەوەندە دڵتەنکەی یاخود هەر شتێکی ژیانە و ئاساییە و گوزەران و ژیانی ئینسان هەروایە ئینسان لە ناخۆشی و ناڕەحەتیدا دەژێت لە دنیادا دنیا شوێنی ماندووبوون و تاقیکردنەوەیە بەس قەنەعات بەوە بکە کە دنیا شوێنی تاقیکردنەوەیە زۆربەی کێشەکانت حەل دەبن. لەبەرەوە یەکەم شت بیر بکەوە ئەو شتێک کە خەفەتی بۆ دەخۆی بای چەندە و ئەگەر خەفەت خۆی چەندە لە کێشەکانت چارەسەر دەبێت. ناڵێم ئینسان تووشی خەفەت نابێ و نابێ خەفەت بخوا هەموو کەس بای خۆی خەفەت دەخوا و خەفەت و مەراق و کێشە و گرفتی لە ژیاندا هەیە بەڵام عەقڵ ئەو کەسەیە بیر دەکاتەوە ژیانی دنیا تاقیکردنەوەیە ژیان هەوراز و نشێوی زۆری تێدایە خۆشی و ناخۆشی زۆری تێدایە ئینسان تووشی خۆشی دەبێت تووشی ناخۆشی دەبێت. یەکەم هەنگاوی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە بیر بکەیەوە ئایا ئەوەی کە خەم و خەفەتی بۆ دەخۆی هیچ لە کێشەکەت چارەسەر دەبێت یان ئایا ئەوەی خەم و خەفەتی بۆ دەخۆی لە ئەسڵدا شتەکە چەندە گەورەیە و بیر بکەوە بزانە ژیانی دنیا تاقیکردنەوەیە زۆر لە کێشەکانت چارەسەر دەبێت. دووەم لە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت بۆ ئینسان ئەوەیە کە ئینسان هەمیشە قایمەیەک بێنێت ئەوەی کە خەفەتی بۆ دەخۆی بنووسە ئەوەشی کە هەتە لە ناز و نیعمەتەکان ئەوەش بنووسە واتە تۆ خەفەت بە چیەوە دەخۆی لە چی خەفەت دەخۆی ئەوە بنووسە بزانە خەم و خەفەتەکانت چەندە ئەدی ئەو ناز و نیعمەتانە و ئەو چاکەی کە پێت دراوە ئەدی ئەویان چەندە ئەدی ئەو چاکانەی کە هاتن و ئین تعودوا نعمة الله لا تحصوها نیعمەتەکانی خوای گەورە بەسەر خۆتەوە بژمێرە بزانە نیعمەتەکانت چەندن خەم و خەفەتەکانیشت چەندن بەشێک لە گرفتەکانت چارەسەر دەبێت چونکە زۆر کەس زۆر جار دەیاشتی هەیە سەدان شتی هەیە شتێکی گچکەی نییە قۆڵی لە کەراسی دەرهێناوە وا دەزانی تەواو مادام ئەو شتەی نییە کەواتە هیچی نییە. هەمیشە نیعمەتەکان بەسەر خۆتەوە بژمێرە هەمیشە قایمەیەک بێنە بزانە چی شتێکت کەم و کوڕیە و خەفەت لە چی دەخۆیت و خەم و خەفەتەکانت چەندن و بزانت چەندەش چاکە و فەزڵ و بەخششی خوای پەروەردگارە پێدراوە بەخوا زۆر لە کێشەکان چارەسەر دەبن. بزانە نیعمەتی لەش ساغی بزانە ماڵ و منداڵێکی باش بزانە خانوو مەئوایەکی باش علم و زانستێکی باش میدی کوڕە 1001 شت هەیە کە تۆ زاری وهەیە بیری لێ ناکەی ئەو هەموو ناز و نیعمەتە
ئیوا هەیە داڵغی تەنها بە یەک خەفەتەوە لێداوە یەک خەفەتی هەیە وا دەزانێت دنیا تەواو بەڵام دەیان چاکە هەیە دەیان ئیجابیاتت هەیە لە ژیانتدا چەند شت هەیە بەڵام یەک کەم و کوڕیت هەیە بۆچی هەر خەفەت بە کەم و کوڕێکەوە دەخۆی قایمەیەک بێنە ناز و نیعمەتەکانت هەمووی بژمێرە خەم و خەفەتەکان و ناڕەحەتیەکان و کەم و کوڕیەکانیش هەمووی بژمێرە دڵنیا بە زۆر لە کێشەکان چارەسەر دەبن بەخوا لەوانەیە ئەو کاتی هەر عەیبدار ببێ ئاهی برا کوڕ خۆم سەد چاکە و فەزڵ و بەخشش و نیعمەتی خوای گەورەم بەسەرەوەیە کەچی دوو خەم و خەفەتم هەیە ژیانی لە خۆی تاڵ کردووە جاری وایە ئینسان شتێکی بە قسمەت نابێت وا دەزانێت کۆتایی دنیاە کاکە خوا حەکیمە خوا دەزانێت خێر لە چدایە خوا دەزانێت چی بۆ ئینسان باشە تۆ کە خوای گەورە شتێکی پێنەداوی کوڕە خەفەت مەخۆ ئەگەر پێ درابا ڕەنگە ئێستا نەوعێکی کە بای برام خەفەت مەخۆ ئەگەر پێ درابا بەخوای ڕنگ بێ زەرەر باە زەرەر خوای گەورە فەرموویەتی زۆر شت ئێوە پێتان خۆشە بەڵام زیانی بۆتان هەیە زۆر شتیش پێتان ناخۆشە بۆ ئێوە باشە خوا دەزانێت چی بۆ ئێمە باشە هەمیشە بیر بکەوە لە ناز و نیعمەتەکانی خوای پەروەردگار لە فەزڵ و بەخشش و چاکەی خوای گەورە دەی بەخوا بزانە زۆر لە کێشەکانت وە لە دڵتەنگی و خەم و خەفەتیشت چارەسەر دەبێت سێم لە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە ئینسان تەنیا نەبێت هەمیشە سەردانی کەسانی گەشتبین بکات یعنی کوردەواری دەڵێت تەنیایی هەر بۆ خوای باشە وەڵا برام ڕێکتەواوە تەنیایی هەر بۆ خوای گەورە باشە تۆ ئەگەر خەم و خەفەت و ناخۆشی و گیر و گرفتێکی ژیانت هەبوو هەر لە کونجی ماڵەوە خۆت سزن مەکە هەر لە ماڵەوە مەبە کاکە چونکە هەتاوکو تەنیابی شەیطان زیاتر بەسەردا زاڵ دەبێت و زیاتر هەوڵ دەدا کە خەم و خەفەتەکانت زیاد کە گیر و گرفتەکەت بۆ گەورە کات زیاتر بیر بکەیەوە ئای برا دنیا ڕوخە بەڵام وەختێک دەچێت لای کەسانی گەشتبین دەچێت لای کەسانی چاک دەچێت لای کەسانی باش ڕەنگە بە دوو قسە خەم و خەفەتەکانت چارەسەر ببێت لەبەرەوە هەمیشە ئینسان هەوڵدا تەنیا نەبێت بە تایبەتی ئەگەر خەم و خەفەتی هەبێت هەوڵدا تەنیا نەبێت هیچ کاتێک تەنیایی باش نییە بەڵام بە تایبەتی لەو کاتانەی کە ئینسان خەم و خەفەتی هەیە یەکێکە لەو کاتانەی کە شەیطان بەسەر ئینساندا زاڵ دەبێت لە چەند کاتێکدا شەیطان بەسەر ئینساندا زاڵ دەبێت یەکێک لەوانە چییە کاتی خەم و خەفەت و دڵتەنگیە لەو کاتەدا زۆر وریابە زۆر دڵت بەخوای پەروەردگارەوە پەیوەستکە و هەروەها هەوڵدە تەنیا مەبە هەمیشە لە لای کەسانی چاک و گەشتبین و باش و بە ورە و بە ئومێد بە دڵنیا بە زۆرێک لە کێشەکانت چارەسەر دەبێت یەکێک لە زانایان دەڵێت دوای 35 ساڵ لە دیراسە و نووسین بۆم دەرکەوتووە زۆربەی هەرە زۆری کێشەکانی نەفسی و دەرونی و دڵتەنگی ئەوەیە کە ئینسان تەنیا نەبێت ئەوەیە کە ئینسان تەنیا نەبێت کوردەواری دەڵێ یعنی تەنیایی هەر بۆ خوای گەورە باشە بەڵێ تەنیایی هەر بۆ خوای پەروەردگار باشە ئینسان کاتێکیشی هەبێت کە عیبادەتی تێدا دەکات و ینی پەیوەندی لەگەڵ خوای گەورە دەبەستێت بەڵام بە گشتی لە ژیاندا ئینسان بەتابەتی ئەو کاتێک کە خەم و خەفەتی هەیە تەنیا نەبێت بەشێک لە کێشەکانی چارەسەر دەبێت بەڕێزان دوای تەواوکردنی ئەو 5 هەنگاوە بۆ چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت دەست دەکەین بە وەڵامدانەوەی پرسیارەکان بێزنی خوای گەورە بەڵام سەبرێکمان لێ بگرن دڵنیا بن ئەو بابەتی باسی دەکەین زۆر بەسوودە بۆتان بۆ هەموو لایەک چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت بە 5 هەنگاوی عەمەلی و کردەی بە ئیزنی خوای گەورە زۆر بەسوودە جا دوای باسەکەی ئینشاڵڵا ئەوجار کۆمنتەکان و مایکەکانیش وەردەگرین و جواب دەدەینەوە ئێوە جارێ هەر لایکی شاشەی بکەن دوعای خێریشمان بۆ بکەن ئێمەش بابەتەکەی وردە ئینشاڵڵا بە ئیزنی خوای پەروەردگار تەواو دەکەین و هەروەها پێشکەشی دەکەین چوارەم لە هەنگاوەکانی چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەت ئەوەیە کە ئینسان هەمیشە خۆی بە کارێکی باش و سوودبەخشەوە خەریک کات هەمیشە هەوڵدا بە کارێکی باشەوە سەرقاڵ بە چونکە دەست بەتاڵی دڵنیا بە دوژمنی ئینسانە یەکێک لە دوژمنەکانی ئینسان چییە؟ ئەوەیە کە ئینسان دەست بەتاڵ بێت ویلیام جێمیس کە یەکێکە لە پسپۆڕانی علمی دەروونزانی دەزانی چ دەڵێت؟ دەڵێ فەراغ و وەزوەسەت سەر ببڕە بەچی؟ بە چەقۆی کار و کردەوەی بەسوود فەراغ و وەزوەسەت قەلەقیت دڵتەنگیت سەر ببڕە ینی نایبە بە بەچی؟ بەکارێکی بەسوود واتە بە خۆ خەریککردن بەکارێکی بەسوودەوە جا خوێندن بێت کار و کردەوەیەکی و کەسابەتێکی حەڵاڵ بێت
ئامۆژگاریکردنی خەڵک بێت، دەرس و دەورێک بێت، گرنگ ئەوەیە دەستت لە کارێکی باشدا بێت، دڵنیا بە لەوەی ئەو کاتە ناتپڕژێتە سەر ئەوەی خەم و خەفەت زۆر بخۆی. بەخوا ئەوانەی کە بێ ئیشن دائیمە نییە هەر خەریکی خەم و خەفەتن. بەڵام کە تۆ ئیشت کرد بەرەکەتی خوای پەروەردگار لە ئیش و کاردایە. ئینسان یەکێک لە دوژمنە هەرە سەرسەخت و گرنگەکانی کە زۆر زیانی لێدەدات، یەکێک لە دوژمنە هەرە سەرسەختەکان ئەوەیە کە ئینسان دەست بەتاڵ بێت، جا هەمیشە بیر بکەوە شەیتان بۆ وڵات دەبات، بۆ ئەولاد دەبات، بەڕاستی خەم و خەفەتەکانت زیاد دەکات. بەڵام کە ئینسان کارێکی باشی کرد، کە ئینسان ماندوو بوو، حتا ماندووبوونی جەستەش کاریگەری لەسەر بیرکردنەوە هەیە، کە ئینسان ماندوو بوو نایپڕژێتە سەر ئەوە کە زۆر بیر بکاتەوە. بەڵام کە ئینسان دەست بەتاڵ بوو جا هەر بیر دەکاتەوە، شەیتانیش ئەلەو کاتەنەدا بەڕاستی بەسەریدا زاڵ دەبێت. جا هەر کارێک بێ لەو کارانەی کە بەسوودن، ئینسان هەمیشە هەوڵدا کاری باش بکات، خۆی بە کاری باشەوە خەریک کات، هەم بەرهەمێکی دەبێت و هەمیش لە دڵتەنگی و ناڕەحەتی و وەزوەسەش بەخوا ڕزگاری دەبێت. هەنگاوی پێنجەم لە چارەسەرکردنی خەم و خەفەتەکان بریتیە لە چی؟ ئەوەیە کە زۆر ئەستەغفیرڵڵاه بکەی و زۆر سەڵەوات بدەی لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم من ئەکثر الاستغفار، هەر کەسێک زۆر ئەستەغفیرڵڵاه بکات، چی بکات؟ زۆر ئەستەغفیرڵڵاه بکات، ئەوە جعل الله له من كل هم فرجة، خوای پەروەردگار لە شوێنی خەم و خەفەت و دڵتەنگی چی بۆ دەنێرێت؟ خۆشحاڵی و ئاسوودەیی و بەختەوەری، ومن كل ضيق مخرجة، و لە شوێنی یعنی ناخۆشی ناڕەحەتی تەنگ و چەڵەمەی ژیان خوای گەورە دەروی خێری لێ دەکاتەوە. وەرەزەقه من حيث لا يحتسب، خوای گەورە ڕزق و ڕۆزیشی دەدات لە شوێنێکەوە کە ئەسڵەن هەر حیسابی بۆ ئەو شتە نەکردووە، خوای گەورە لە غەیبەوە ڕزق و ڕۆزی بۆ ئەو کەسە دەنێرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە یەکێک لە هەواڵانی فەرموو کە زۆر سەڵەواتی لەسەر پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم، فەرمووی کەواتە فەرمووی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو سەڵەواتانە لە دڵتەنگی و خەم و خەفەت ڕزگارت دەکەن، و هەروەها خوای گەورەش کارەکانت بۆ جێبەجێ دەکات و کار ئاسانی بۆ کێشەکانت دەکات. ئەستەغفیرڵڵاه و سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو زیکری زۆر گەورن لە چارەسەری زۆر لە کێشەکانت و لە دڵتەنگی بە تایبەتی، و هەروەها زیکرەکانی دیکەش بەگشتی. و ئیبن القەیم فەرموویەتی هەر کەسێک خەم و خەفەتی زۆرن با زۆر لا حول ولا قوة إلا بالله بڵێ، هەموو ئەو زیکرانە کاریگەریان لەسەر دەرونی ئینسان هەیە و لەسەر ئاسوودەیی ئینسان هەیە، بە تایبەتی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، و هەروەها زیکری ئەستەغفیرڵڵاه لا حول ولا قوة إلا بالله، و هەموو جۆرە زیکرەکانی دیکەش لا إله إلا الله و سبحان الله والحمد لله، و هەتا کۆتایی زیکرەکان هەر هەمویان کاریگەری زۆر لەسەر دڵ و دەرونی ئینسان هەیە، ئینسان پێی ئاسوودە دەبێت. کەواتە ئێستا گەیشتینە ئەو نەتیجەی بە ئیزنی خوای پەروەردگار بەو پێنج هەنگاوە چارەسەری دڵتەنگی و خەم و خەفەتی ئینسان بەشێکی زۆری لێ چارەسەر دەبێت. هەڵبەت بەشێکی زۆری با بڵێن خەم و خەفەت و گیر و گرفتەکانی ژیان پەیوەندی بە خودی ئینسانەوە هەیە چارەسەرەکەشی، بەڵام بە تەئکید ئەو کەسەی کە ئەو ڕێکارانە دەگرێتە بەر، خوای گەورەش یارمەتی دەدا بۆ ئەوەی ئەو کەسە لە دڵتەنگی و خەم و خەفەت ڕزگاری ببێت. یەکەم شت ئەوەیە کە بیر بکەیەوە لە ناز و نیعمەتەکانی خوای گەورە و بیر بکەیەوە لەوەی خەفەتەکەت بای چەندە و چەند خەفەتی بۆ دەخۆی. دووەم ئەوەیە هەمیشە قامەیەک بێنە ناز و نیعمەتەکانت بژمێرە، خەم و خەفەتەکانیشت بژمێرە بزانە کامیان زیاترە. سێمیان ئەوەیە کە تەنیا نەبی، هەمیشە لە ناو کەسانی باشدا بە، بە تایبەتی کەسانی گەشتبین و وەرەبەرز. چوارەمیان ئەوەیە کە هەمیشە خۆت بەکارێکی باشەوە سەرقاڵکە. پێنجەمیان ئەوەیە کە زۆر زیکری ئەستەغفیرڵڵاه و سەڵەوات بدە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەی ئەگەر گومانت هەیە هەر مانگێک تاقی بکەوە ئەو پێنج هەنگاوە، بزانە کاریگەری دەبێ یای خودنا، دڵنیا بە لەوەی زۆرێک لە گیر و گرفتەکانت چارەسەر دەبێت بە ئیزنی خوای پەروەردگار. خوای پەروەردگار هەموو لایەک دڵخۆش و ئاسوودە و کامباران کات، لە دنیادا بەختەوەر بین، لە قیامەتیشدا بە ئیزنی خوای پەروەردگار سەرفراز بین و لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە بەهەشت بین. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. بإذن خوای گەورە ئێستا دەست دەکەین بە وەڵامدانەوەی کۆمنت و پرسیارەکان و هەروەها مایکەکانیش بە گوێرەی توانە ئینشاءالله.